افنان پیجه لباجار سلیمانی روزانه زیادتری 6000 نان لبنانی به آوایک اتوماتیک زیادتری 100 جورن شیرینیان که روزانه 20000 پارچن جوان شیرینیان دناوا و بیکری دا تینه درست کرن. زیادتری نوت جه کچو کرن هر 4 پارچه کردستان دناوا و نان پیجه ده کار دکن. نانپیجی و کارگاه سفر لباجار سلیمانی د میدین کردستان رو داوی دا ببینن. نان و برهمین آری د چاندا مو دو خواردنا میا روزانه دا جهکی سرکی هیا. او چافکانی سرکی و وزا کربوهیدراته. لش مروی بو کارو خبات روزانه پیدوی ویگه. هل بجاردنا نان و سمونان به کوالیتی ین کوژی کرستین خام ین باش هاتینه چکرن گاوه که گرینگه بر بجیانه که ساخلم. اف چیروکا سرکفتنه یا اگجه پروژین هری مدرن و پیشکفتی ده سکتور خوارنه ده لحرما کردستانه. نان پیجیا سفره لباجار سلیمانی. ده ماوه 4 سالم بوریدا شیایه ببیته اگجه ناون هری دیار ین کوالیتی و نوجنیه ده باره برمینان ین نانی و شیرینایان ده. تشتی که سفره جنان پیجین دیتر جدا دکه نه تنه تاماوی تایبته بلکو به کارآنینا نوترین تکنولوژیایه. اف چند ساله که شاورما سوری و لبنانی دناوا کردستان نافدنگی خود درخستیه و تاما که گلکی تایبته و خلک زور جرا حزد که جبرویه که جی بیکرین کردستان در فدیتنه که کارگاه که دانن تایبت جبو نان لبنانی کجبوان شاورما سوری و همیا لبنانی تی به کارآنین جبرویه که جی اف بیکریه لباجار سلیمانی هیلکا گلکا پیشکفتی اینه جبو درزبونا اوه هن اف نان لبنانی اف رواهین دف من بینن نوا اوه کارگه ده 40 متران دریجه و اف نانه هنه آنکو اف هیلا هنه دکاره دیک دمجمیر ده 5000 نانن اوها برهم بینه و بینه بشه پاکیتینگه گلمه بین بینه روداوه بیکریا سفره هل سلیمانیه گنجن ما ین کردستانه جهر 4 پارچهان ادنا و اوی بیکریه دا و وی کمپانی دا و کارگاه دا کار دیگن امین نشانی هوا بدن کاچاوا هیلکا مدرن تایبت جبو درزبونا نان لبنانی و چند جورن سامونان ادنا و وی بیکریه دا بوان آمیرن پروفیشنال تی درست کرن از دلرتیلی مد وی برنامه میدین کردستان لباجار سلیمانی گل هامن زیدبونا هجمارا خوارنگهان و کافیان لسلیمانیه به تایبت پشتی هاتنا هجمارا که مازن یا خلک روش آوای کردستان و سوریه گل هبونا جواک لبنانی بویا اگر که خواست سل خوارنین وکو شاورما لبنانی و سوری زیده ببید. نان پیجیا سفره به برمانینا نان لبنانی یه به کوالیتی برسه که راستا خدای و پیدویه بویا دابینکره که سرکی یه گلک خوارنگاه و مارکت نافدار و نان پیجیه هلکا برمانینه به تماتیکی اتوماتیک روبوتیک بو چکرنا نان لبنانی اینایه کدشه ده ماوی دمجمیره که ده 5000 نانان به دستوردانا مروان برهم بینه او یک نتنه لذاتی ده برمینان ده مسوگر دیگه بلکو ده همان دم ده بلندترین آست پاکیجی گرانتی دیگه کمپانی سفر سال 2000 دامزراوه
خۆشبەختانە هەلی کارمان بۆ تقریبا 600 گەنجی وڵاتە تەرخان کردووە بەر لە هەرچوە پارچەی کوردستان توانیوێتمان ئیشەڵە ئومێدەوارم پێ توانیوێتمان خزمەتێکی ئەم وڵاتەمان بکەین بە ئەرکێکی خۆوازیبی سەرشانی خۆمان ێزان کە خزمەتی ئەم وڵاتی خۆمان بکەین بتوانین هەلی کات بڕخسەنین بۆ گەنجانی خۆمان بۆ وڵاتی خۆمان خۆشببختانە ئەوانەی ئێمە ئیشی تیاکەی موادی غەزاییەوە بیکەریە و مارکێت و ئەوانەیە هەمووی پەیوەندی بە خۆراکی ڕۆژانی ئینسانەوەیە هەبوونی کارگە زانی هەبوونی کارگەشت تۆ زەرورە بۆ وڵاتی ئێمە ینی پێداویستی وەکو بۆ ژیان وایە ئێمە بتوانین مەعمەلێک دابنین کارخانێ دابنی کشتی کوالێتی دروستکەین ئەگەر نازانی لە خۆڕا نبینی نەیکەی باشترە لەوەی کە بیکەیت و بە خراپی بخیتە بازارەوە من داوا لە خەڵکی بازەکانەکەم هەر کەسێکە بێژیانەکە ینی بەرنامەی هەیە کارگەیەک دابنێ ئەوێ بەڕاستی کارگەکەی زۆر مواسفات و کوالێتی بێ هەر پارەپایاکردن نەبێ ئەوە نەبێ بڵێ کاکە من ئەینێرم بۆ جنوب لە کوردستان هەبرۆشم ینی لە خەڵکی فەقیرەی فرۆشم بەڕێ من ئەمە تاوانە ئەبێ شتێ بکەی شتێک دروستکەی ئەگەر نەیکەی باشترە لەوەی کە بیکەیت و بە خراپی بیکەیت لێکارێ بیکەری ئانکو نانپێژیە سەفرێ bi tenê bi nanê Lubnanî bi dawî nahet. Ev kargeha modern rojane zêdetirî ji 20,000 dane ji 45 curên samûnan yên cude wekû samûna Fransî, samûna bo hemberger û hot dogê de û gelekî curên din berhem tîne. ئێمە لە سەرەتای ساڵی 2021 بیرمان لەوە کردەوە کە بیکەریەک بە ستانداردی جیهانی و بە بابەتی پڕ لە کوالەتی بینە شاری سلێمانیەوە. دوای چەندین لێکۆڵینەوە و پرسیارکردن توانیمان بیکەریەک دروستکەین لە شاری سلێمانیدا و لە بابەتەکانی شیرینی و هەویرکاریدا کە لە بابەتی هەویرکاری زیاتر لە 50 جۆر بابەتمان هەیە و لە شیرینیشدا زیاتر لە 100 جۆر شیرینی دروست دەکرێت لێرە. و لە ساڵی 2024 دیژرا بیرمان لەوە کردەوە کە کارگەیەکی نانی لوبنانی دروست بکەین. لەخوا بە زیابێت توانیمان کارگەکە بێنینە سلێمانیە و توانیمان کارگەیەک بێنین بۆ بەشی بیکەری سەفرە کە ڕۆژانە لە سەعاتێکدا دەتوانێت 5,000 نان دروست بکات. لە سەفرە بیکەری زیاتر لە 90 کارمەندیشی تێدا دەکات کە هەر یەکەیان لە هەچوە پارچەی کوردستانەوە کارمەند و مۆزەفی تێدایە. شێفی کوردی ڕۆژاوای تێدایە، کوردی ڕۆژهەڵاتی تێدایە، کوردی باکوور و باشووری ژێرەدا ئیش دەکەن. Di salên dawiyê de sektörê nanpêjiyan li hemî bajarên Kurdistanê pêşkefteka berçav xwe dîtine. Bi dezanîna hejmareka durustiya nanpêjiyan li bajarên wekû Silêmanî û Hewlêr û Udûkê hinekî zehmet e. Lê bi çavekê giştî mirov dişêt bibînî ku bi sedan nanpêjî û firan hene. Di nava evê beykerî de bû diruzbûna nanê Lubnanî em dikarîn bijin ev ji hêlên diruzbûna nanê Lubnanî bi awayekî otomatîk robotîk di nava vê beykeriyê kar dike. Çawa kar dike em ê ji wara bêjin vê derê 105 kîloyên hevîrî yê taybet bi nanê Lubnanî dixin nava evê qazanê da li dûv da bira evê robotê henê girka çêdike girkêt ku dibine sawêk an dibite nanê Lubnanî dibire her girkek jî nîzîkî 87.5 grama ye dûv da têne nava evî amîrî ev amîre serê girka arî lê de û ev rêrava elektronîş binêvê ar li sere yani her du serê serê wê binêvê ar lê de pişingî tête nava evî beşê henê de ev beşê henê bû dema heft xuleka dibe girêkê li ser bizavran têda dimîne ji bo yekê ev girke bênaxwe de anka ev hevîre bênaxwe de dûv da diçte amîrekê din ew amîre çi dike ew ê girkê dirêjî band dike awsa kêşe amîrekê din jilayekê dîve heta bibite çawa bijîn bibite grover lê bê dîv sayzên wayên taybet dûv da diçe cihekê dî xaneyeka din wekû hîn dibînin ew jî otomatîk elektronîk e li wêrê jî dibe hev xolek heye heşt xolekan nava wêrê da bimîne dûv da ev hemû otomatîk e êkil dî pêkêtê yani berdewam e rana wesît dûv da wê biçe beşê firnê beşê firnê jî her girkek anku her sewkek an nanek dema 6 saniya bibînin 6 saniya
دبا اتناوا فرن داب مینه کو پلا گرماتی 405 پلا گرماتی یکسر و حاضر به و بخه سر روروا که اف روروا اتوماتیک اتناوا فرن داشی دو زفره نزدیکی 4 متر اندرجه یعنی دبا 6 ثانیه دا او گیر که 4 متر بدون ما هیچ بینه هاجی در که اگر روی بیت صوتن همو جفرنه هیا تیتا افی داره بشوی یکم همو تایمی وی بهفدو و گریدایه دبلتیف ایک و بچه هیا تاما اوی نانه تاما کانانا لبنانی بده بنین گرماتی ادنا با بشی دروزبونه دا برزن زدتری 45 پلین گرماتی نه آنها او جا او ها اف گرکن هنین هفیری دبنا نان لبنانی نانپیژین مدرن یعنی وکی سفره استاندارد نوین پاکجی و کوالیتی و ریوبرنه تینه دانین و باندورا که باش لسر همی سکتوران دکن ئێرە نێوترین کارگەی ئێمەیە کارگەی بەرهەمهێنانی نانی لوبنانی ئێمە لێرە ڕۆژانە ئەتوانین بڕی زیاتر لە 6,000 نان بەرهەم بێنین لە ماوەی 12 کاتژمێرە بە پێشکەوتوترین و باشترین جۆری ئامێر کە تا ئێستا هاتبێتە شاری سلێمانیەوە هەروەها ئێمە ماوەی 3 ساڵە بە بەردەوامی سەمون دابینەکەین بۆ مەطعەمەکان بە هەموو جۆرەکانیەوە و ئەشتوانم بڵێم باشترین جۆری کوالەتی سەمونی بەرگر بەرهەمهێنین بۆ تەواوی شاری سلێمانی ئێمە لێرە ڕۆژانە بڕی 2500 کیلۆگرام ئارد سەرفەکەین بۆ هەموو ئەو جۆرە سەمونانەی کە بەکاری هێنین هەروەها بۆ ئەم نانە نوێی کە دروستمان کردووە لە بەشی ئامادەکردنی نانی لوبنانی دە کارمەند کارەکات لە بەشی ئامادەکردنی سەمون بۆ مەطعەمەکان و مارکێتەکانی شاری سلێمانی بڕی 15 کارمەند کارەکات لە بەشی پێچانەوەی نانەکان لەگەڵ سەمونەکان 12 کارمەند کارەکات بە بەردەوامی ئێمە لە هەفتەیەکە 7 ڕۆژ کارەکەین بە ماوەی 24 کاتژمێر لە ڕۆژێکە سرکفتنا وینان پیجی تنه دست بکه که کمپانیا خودانا وی پروژه پلانن مزن با پاشاروژ هنه ارمان جوانیا سرکی اوه که ده سالن دهاتی دا کارگاه که هری مدرن یا شیرمنیان لسلمانی ویج آوا بکن و در فتن کاری بو صدان گنجندن دروز بکن ئێمە وەکو کۆمپانیا هەدەفمانە بەڕاستیش پێ بڵێم لە بەرنامەشماندانا خەریکین بۆ نمونە بەکەریمان دەست پێ کردووە بە کاملی هەموو ماسوارەکانی بە هەموو خواردنەکانیەوە بە نانی لوبنانیتەوە بە کێک و بە ئەوانەی کە خۆتان ئەیبین و بینوتانە هەدەفمانە بۆ داهاتوو مەعمەلێکی لەبەنیاتی باش دابنین ئیشەڵڵا بەس من نامەوێت ئێستا ئاشکراکەم بۆ ئایندێکی نزیکە ئیشەڵڵا بتوانین بە برندێکی زۆر باش و بە کوالێتێکی زۆر بەرز چکە من 10 ساڵە من ئیشی من ئەبوو 10 ساڵ بوو من معمەلی لەبەنیاتمە بێت چکە من ئیشی من ئەوەی زۆری لەبەنیات و موانی غەزایە بە حکمەوەی نەمتوانیوە لە ئاسی مەسئولیەتی خۆم بە شتێک دروستکەم و خۆم ڕازی بم من نامێت شتێک دروستکەم خۆم نەیخۆم مناڵ نەیخوا ینی شتێ بێ کوالێتی دروستکەم ئەمێ شتێک دروستکەم بەڕاستی بۆ ئەو شخصیەتی کۆمپانیاکەشم باشە تورا بەڵافکردنا ئەڤێنان پێژێ کجی 14 تۆمبیلن بەڕات ئەنکۆیەن سارکەر پێک دێتن ڕۆژانە بەرهەمێن تازە بە کوالەتی دیگەهێنن بە سەدان جێن جودە لە سەرانسەری باژێڕی ئێمە لە سەفرەبەیکەری بیرمان لەوە کردوتەوە نەک تەنها هەوڵ بدەین لاسایی وڵاتانی دەرەوە بکەینەوە کە بابەتی ئەوان چاو لەوان بکەین بابەتی ئەوان دروست بکەین هەوڵمانداوە کە خۆمان بتوانین بابەتی جیاواز دروست بکەین کە خەڵکی دەرەوەش چاو لەوە ئیشانە بکەن کە ئێمە دروستی دەکەین جەختمان لەوە کردوتەوە کە لە هەموو بابەتەکاندا کەرەستەی سەرەتایی پڕ لە کوالەتی بەکاربێنین ئەگە کەرەستەیەکمان لە شاری سلێمانی یاخۆ لە کوردستانوی و لە عێراقدا دەستمان نەکەوێت بتوانین لە دەرەوە تەجهیزی بکەین و بێنین بۆ سەفرەبەیکەری و بەکاری بێنین وەکو بابەتی ڕۆنی حەیوانیە بابەتی ئاردی باشە بابەتی گڵوتین فریە بابەتی ئاردی گەرمەشامی لە هەموو کەرەستەکاندا تەنها دەمانەوێت بابەتی کەرەستەی سەرەتایی پڕ لە کوالەتی و بێزیان بەکاربێنین درسته؟ اف جوره که سامونن ام بیجن بو برگره تتا بکار آنین اف جوره سامونه از بوچی بحث بکم چونکو جار پطاطت کلاندی تتا برم آنین اف جوره هنه تایبت مندین خواه هنه
چوا دکاره بوده ما 6 ماه تو بخت نوا فریزر که ده برگیری بکه و ده ما تو در بینی بخت مایکروفون ده همان تام و همان کوالتی ده تا کاوا کروجا یکم هاته چیکن همجی تندرست تره ج ام بجن او برگر آنکا و سامونن کوج آری گرمیت اینا چیکن اف ج بطاطا تا چیکن اف جوره هنه بریانها ج اردن ج ترکیه جنك ولاتن دن هاتنا كردستاني اف بيكريان السينمانية يكم جار بوك اف جورا الصمونة شكرنا هم جا هنا جورن دن جي هنا جبو برجرات انا بكارينا دنا بيكريان من كردستان دا نها وكوهين دبين زيادة ترجي سيهوبين جورن صمونا تنا برمانين هم ين مودرن هم جي ين كلاسيك افجا اف بیکریا هنه لسلیمانیه دکاروان جورا همیان چه بکن و دکاروان جورا همیان جی دناوا کردستان و لسلیمانیه دا بلاف بکن ایکیش خالن هری سرنچراکش ین نانپیجیا سفره کم کرنا تیما کاریا پروفیشنال و جورا زیده ترج نوت کارمندن کچو کور کو وکو نینیکاکا کردستان نه جه همو پرچین ولاتی باکور، باشور، روش آوا و روش خلاط الویره مل بمل هف کار دکن لا کاری بیکری دا یعنی روزانه لولاتانی جیهان و بابتی تازه دروز دکره و یمش هول من دا و نکل شاوله و امکن که بابتی اوان دروز بکنه و هول من دا و بابتی خوش من بابتی جواز دروز بکن و هر وقت کارمندی کرد و عرب و برگز بیانیش لیره دا ایج دکن شفی بناوبانگ من هەیە کە 6 شفمان هەیە لە بیکەریەکەدا هەر یەکەیان بەرپرسن لە بەشێک بەشی شیرینی شێفی خۆی جیاو دوزدایە بەشی نان شێفی خۆی جیاوازە بەشیش سەمونی مەتاعەم و بەرگرەکان جیاوازە و بەشی نانەکەشمان شەوێکی جیاوازی هەیە کە ئەمە کوردن و خەڵکی کوردستان هر وسا پشکا شیرینایان جی یا سفره وکو کارگاه کا سربخو کار دکه که زیده تر جی 100 جورین شیرینایان روشهلاتی و روش آوایی به تایبتی کیک و پرچین واندا آماده دکه او یک نتنه دلیوین کاری پیدا دکه بلکو ده همان دمده دبیته پرکا چاندی و جواکی به تایبت پشکا شیرینایان جی آلی شیفن پسپورین باجار قامشلوی و به هفکاریا تیماقا گنجن جهاتین قامشلو سلیمانی و دیتا پریوه برن ناوی من فریده از خلق روجاوامه شیف گاتومه از مدرسه گاتو کریه 10,013 از روجاوام دست بکر 10,015 از هاتم کردستانه از سلیمانیه میں تقریبا اب 9 سال از سلیمانیه ایشه گاتو دکم ایشه ما گاتوی روجه تقریبا ام 5 قالب گاتو دروز دکن خارج روجه تقریبا ام 100 قالب دروز دکن قالك تيش انواع جاتو جمع هنا جاتو جمع نوع تقريبا 120 نوع جاتو جمع هي وزاتم كردستاني ما هدي ما فطوران ما قالك ايش فباش كريه از حالكم هين ايش ما باشترين بكم از زيرو السليمانيه لباجار كردستاني روزانه نزدیکی 5000 پرچین کیکان ین جورن جدا تنه برامانین جبوب جینانا اوه برامانین مازن پشکا آماده کرنه جی لوی بیکری آنکونان پیجیه هر روش نزدیکی 10 تونن آری بو هویری بکارتینن اما لسفرة بيكري بشكل لبشي بيكري بشي بيستري مان هيا كبشي كيكا اما ليرا اشي كيكا كين چندين جور كيك مان هيا زیاد لپنجاه جاره که گاتو لاقاش و مینی کیک و کیکی سمال و کیکی گوره که به پی خواست و طلبی دا خوازی خلق اما دروس دکن لیز لئستا خواستی خلق زوره لسر کیکی برزی و به پی کاتکان یعنی روشکان سالکان مانکان ترند کیککان مدلکان اگوره
ئێمە ئەتوانین لە باری درێژی زیاد لە 100 متر کێک دروست بکەین و لە بەرزیش 15 قات بۆ سەرەوە لەسەر خواستی کەسەکان بۆ مناسبەکان بۆ بێرزدەی بێ بۆ زەواج بێ بۆ مناسبەی شوێنکردنەوەکان بێ ئێستا بە خۆشحاڵیەوە یعنی خەڵک زۆر خواستی لەسەر و ئێمەش ئەوەی خەڵک پێی خۆش بێ لەسەر خواست و خستنە ڕوو دروستی ئەەکەین و بەپێی تامەکانیش تامەکانە گۆڕێ چەندین تاممان هەیە وەکو ڤانێلا و چۆکلێت و نکەکانیشمان ئەگۆڕێت ئێمە لێرە زیاتر لە کەسین کارەکەین بە شێوەیەکی تیم یارمەتی یەک ئەین و زۆر خۆشحاڵین زۆر دڵمان خۆشە بە کارەکە و بەردەوام لە نوێگەریین. لە سەفرە بێکەری تەنها بیرمان لەوە نەکردوەوە کە لە شۆڕومێکی بچکۆلەیە بتوانین ئایتمەکانمان بفرۆشین. ئێمە لەگەڵیدا فرۆشمان هەیە بۆ هەموو ناو شاری سلێمانی و لە ڕێی 15 فرۆشیارەوە کە بە ڕۆژانە بەپێی بە شێوازی کاشبان لە سنەمارکێتەکان و کافێکان و ڕێستۆرانتەکان بابەتەکانمان دابش دەکەین بەسەر هەموو شوێنەکاندا. و پلانی ئێمە لە سەفرە بێکەری ئەوەیە کە لە چەند ساڵی داهاتوودا بتوانین کارگەیەکی زۆر ستانداردی جیهانی و گەورە دروست بکەین کە بتوانین وەکو وڵاتانی تر بابەتی کێک بسکیت شیرینی لەو جۆرە بابەتانە دروست بکەین و تەنها نەک لە کوردستاندا بفرۆشە بتوانین هەناردەی دەروی وڵاتیشی بکەین و ئیشەڵا پلانەکانمان هەمووی حازرە تەنها کاتمان پێویستە کە بۆی بتوانین ئەو کارە بەردەوامی لەسەری و هەروەها بتوانین دەرفەتی هەلی کاری زیاتریش بڕەخسێنین بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە لە ئێستادا ڕاستە نەوە کارمەند ئیشەکە لەگەڵمان بەڵام پلانی ئێمە ئەوەیە کە بتوانین بڕوا بۆ 200 300 400 کەس لە شوێنی ئێمەدا ئیش بکات. نانپێژیە سەفرە نەتەنی کارگەهەکە بەرەمێنانەیە ئەو چیرۆکە سەرکەفتنەیە کۆ نوژەنیە و جوورە و جووریا چاندێ و کوالتیا بلند پێیڤەگرێدەدا ئەو نمونەکە گەش یا براندا مەیدین کوردستانە کۆ نیشان دەدە کۆ بە ڤیان و پڕێڤەبرنەکە ڕاست مرۆڤ دشێت لە وڵاتی خوا پرۆژن مەزن بە ستاندەردن جیهانی بجه بینە ئەڤ ژی لە کوردستانê tê beremانîn ev jî çîroka vê nanpêjiyê ye.